جا برزان لناو خەڵکی عوامە زۆر جا ئەڵێن نابێ دوعای شەڕ لە خەڵک بکەیت. کێواڵێت بەس پێم بڵێ کێواڵێت ئادەی لە قورئانە بۆم بێنە بڵێ نابێت دوعای شەڕ لە خەڵک بکەیت، نابێت ئەو کەسەی کە زوڵمی لێت کردووە نابێت دوعای بۆ بکەیت، دوعای لێ بکەیت. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەنێ موقعە دوعای لە کافرەکان کردووە، باشە دوعای لە کافرەکان کردووە، لە هەندێ موقعیشا لە هەندێ شوێنیشا دوعای هیدایەتی بۆیان کردووە. بۆیە سعدی کوڕی ئەبی وەقاس کە کاتێک لە کوفە یەکێک لە مجریمەکان بوختانێکی بۆ کاکە ئەڵێ ئەمە ڕاز ناکە لەگەڵمانە، عەدالەت نییە لەگەڵمانە، موچەوەکو خۆی تەوزیع ناکات، ئەو نوێژەمان بۆ ناکە کە ئەو نوێژەی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم جاری وهەیە نایە بۆ نوێژەکان. کۆمەڵێ بوختانی بۆ سعدی کوڕی ئەبی وەقاس هەڵبەست لە سەردەمی ئیمامی عومەر ڕەحمەتی خوای لێبێ ڕزای خوای لێبێت. طبعا ئیتر کە ئیتر لیژنەیەکیان پێکهێنا کە چوون بۆ کوفە، ئەچوونە هەر مزگەوتێکەوە کە پرسیاری سعدیانە کرد، بەڕاستی ئەنەوت پیاوێکی زۆر چاکە خەمخۆرە، بەڕاستی حاکم ئەبێ وابێت، والی ئەبێ وابێت. تا هاتنە مزگەوتێک کە ئەو پیاوە بوختانەکەی تیا کردبوو، تیا بڵاو کردبووە، ئەو پیاوە هەستا وتی بەڵێ ئەم پیاوە عادل نییە لەگەڵمانە، لا یوصلی بینا صلاة رسول الله صلی الله علیه وسلم، نوێژێکمان بۆ ناکە کە نوێژێ بێ لەسەر سونەت بێ. کۆمەڵێ بوختانی بۆی کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم طبعا وەکو فەرمی اتقوا دعوة المظلوم، بترسن لەوەی کە دوعاءەکا و ستەم لێکرا و زوڵمی لێکراوە. سعد لەو شوێنەیە فەرمی خوایە ئەگەر ئەم عەبدەی تۆ درۆ ئەکات ئەطیل عمره، خوایە تەمەنی درێژکە و لەگەڵ ئەوەشا فەقیری بکە و هەردوو چاویشی کوێرکە وعرضه للفتن، خوایە لە تەمەنیشیا تووشی فیتنەی ئافرەتی بکەیت، تووشی فیتنەی بکەیت. باشە؟ یعنی ئەمە سەحابە بووە دوعای شەڕی لە کەسێک کردووە کە بوختانی بۆ کردووە. بۆیە ئەگەڕنەوە ئەڵێن ئەو پیاوەی کە بوختانەکەی بۆ سعدی کوڕی ئەبی وەقاس کرد، تەمەنێکی زۆری کرد، تەنانەت ئەوەندە تەمەنی کردبوو برۆکانی هاتبوو ناو چاویەوە و هەردوو چاویشی کوێر ببوو، فەقیر ببوو، سواڵێک کرد، دەروەزەیە کرد لە شەقامەکان و لە بازاڕەکان، و بەو تەمەنەشەوە دەستێ بەر بۆ ئافرەت و تەحەڕوشی بە ئافرەتەوە کرد. بۆیە ئەگەر کەسێ زوڵمی لێکرا بێت بەڵێ ئەرە وەڵڵا دروستە دوعای لێ بکەیت، حەسبونا الله ونعم الوەکیل. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کاتێک لە طائف لە مەقامی دعوەیە چووە دعوەی قەومیە بکا بۆ لا إله إلا الله، قولوا لا إله إلا الله تفلحوا، بەڵام کاتێک بەردەبارانی ئەکەن لەو موقعە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون، خوای هیدایەتی ئەم قەومەی من بن، ئەوان نازانن، جاهیلن بەوەی کەوا من پێغەمبەری خوا.